بركة خدا بركة خدا بخمر ساري وقم نخواسا دلی زۆر خۆشە لێرە بەڕاستی ئێرە عیبادە زۆر خۆشە لێرە. مەلابەسام مرۆڤێکی خوێنشیرین و دڵپاکە. چەند ساڵێکە هەمومان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەیناسین. ئێستا گەشتی عومرەی کردووە و چەندیمەنێکی ئەوەی دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە. جا باباسی چیرۆکی مەلابەسامتان بۆ بکەم. بەسام عەلی ناسراو بە مەلابەسام تەمەنی 41 ساڵانە، دانیشتووی ناحیەی کەلەکچیە، هەڵگری کۆنیشانەی داونە، نزیکەی هەفتەیەکە سەردانی وڵاتی سعودیی کردووە بۆ بەجێگەیاندنی عومرە. خوای گەورە لێ قبوڵ بکات لەگەڵ عومرەکارانی دیکە بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ نیشتیمان. خوای گەورەتەیە في مقامی عەزرت إبراهیم و مقامی عەزرت مەلابەسام کەسێکی زۆر ڕووخۆش و قسە خۆشە، بۆتە هاوڕێیەکی هەمیشەیی مەلا عوسمان مەلازادە و زۆر جار پێکەوە لە مزگەوتی گەورەی ناحەی کەلک دەردەکەوێت. هەندێک جار ئەویش وەک مەلا عوسمان قسە دەکات. ڤیدیۆکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن خەڵکێکی زۆرەوە گوێی لێ دەگیرێت. مەلابەسام ئەمە سێم عومرەیەتی ئەنجامی بدات. ئەم جارە لە یەکێک لە ڤیدیۆکانیدا دەردەکەوێت بە گریانەوە نزا بۆ دایکی دەکات، دەڵێ خودایە ڕەحم بە دایکم بکەی. جا مەلابەسام کوڕی بچووکی دایکێتی، باوکیشی وەفاتی کردووە. ئێستا دایکیشی بەو تەمەنەوە نەخۆشە، توانای ڕۆشنی نەماوە کە جێگەی سەبووری و ئارامی هەموو ژیانی مەلابەسامە. خوای گەورە شیفای بات و بۆ مەلابەسامی بهێڵێت. خدا الرحمة بيدك دايكم بذكرات مثلا یەکێکی دیکە لە دیمەنە کاریگەرەکانی مەلابەسام لە مزگەوتی حەرەم لە نزیک کەعبەی پیرۆز دەردەکەوێت لە کاتی بانگدایە و ڕێگە پێدراو نییە، بەڵام بانگی پۆلیسەکە دەکات و داوای مۆڵەتی لێیەکە تاوەکو بچێت دەست لە بەردە ڕەشەکە بدات، ئەویش بەڕێزەوە دەیبات، بە تەنها دەستەکانی بەرز دەکاتەوە و نزا دەکات. مەلا عوسمان کە هەمیشە لەگەڵ خۆیدا دەیبات بۆ هەموو شوێنەکان، لە دیمەنێک لە کاتی سەفا و مەڕوادا دەردەکەوێت بە دەستی خۆیەوە گرەی داوە تا لیون نەبێت. کەسانی هاوشێوەی مەلابەسام خەڵاتی خوان، ئاگاداربوون و خزمەتکردنیان پاداشتێکی ئێجگار زۆر گەورەیە. لەوانەیە ئێمە تەنها چەند دیمەنێکی قسەی خۆش ببینین وابزانین ژیانیان ئاسانە، بەڵام وەڵڵاهی لە ڕاستیدا بەرپرسیارەتی و ماندوێتی زۆریشی هەیە بۆ کەسوکار و نزیکەکانیان. ئەگەر کەسێکیش ناتوانێت بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری ئەو مرۆڤە جوانانە بێت، با لە نیشاندانی ڕێز و دەربڕینی خۆشەویستی بێبەشیان نەکات. مەلای گیان خوای گەورە لێ قوبوڵ کا لەگەڵ هەموو مسلمانانە.